لا سنووری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان هەڵمەتی بانگەشە بۆ سەرخستنی کاندیدەکانی لیستی ژمارە 285 کۆمەڵ بە گڕوتینەوە دەستی پێکرد. لا سنووری ئەنجومەنی سەنگەسەری کۆمەڵ بەرپرسی ئەنجومەن و ئەندامان و لایەنگران بە ئومێد و گەشببینیەوە دەستیان بە چالاکیەکانیان بۆ سەرخستنی لیستی 285 کرد لە پێناو بەدەستهێنانی متمانەی دەنگدەران بۆ کاندیدی بەتوانا و سەرڕاستەکانی لیستەکە تا نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن. وەکو ئەنجومەنی سەنگەسەری کۆمەڵی دادگەرەی ئەم ئەنجومەنی خوشکان و ئەنجومەنی برایان هەڵساوین بە سازدانی کۆڕ و کۆبوونەوەیەک و دواتریش بە هەڵواسینی لافیتە و پۆستەر وەکو دەستپێکی یەکەم شەوی دەستپێکی هەڵمەتی هەڵبژاردن لەو سنوورەی بۆ ئەوەی بتوانین بە پشتیوانی خۆی پەروەردگار و پاشان بە پشتیوانی دۆست و لایەنگران و ئەندامان و جەماوەری موسڵمان بتوانین لەو دەڤەرەدا و لە تەواوی کوردستان لیستی کۆمەڵی دادگەری سەرخێن. لێرەوە داوا لە هەموو ئەندامان و لایەنگر و دۆست و وەلە داوا لە هەموو جەماوەری خۆمان دەکەین کە متمانەی خۆیان بە کەسانێکی دەستپاک و ئەمین بدەن کە بتوانن لە دنیا و قیامەت پێیان سەربەرز بن. و چۆن کۆمەڵ بە دەنگێکی دلێرەوە لە پەرلەمانی کوردستان بوو بیان لە پەرلەمانی عێراق دیفاعی لە مافەڕەوەکانی خەڵکی هەرێمی کوردستان کردووە. ئێمەش بۆ پەڕی سەربەرزی و بۆ پەڕی دەنگێکی دلێرەوە بانگەشە دەکەین بۆ لیستی کۆمەڵی دادگەری پشتیوان بەخوای پەروەردگار. ئەم جارەش وەکو جارانی ڕابردوو سەرکەوتنمان مسۆگەرە ئەنجا ئەوەی کە جێی سەرنجە سوپاس بەخوای پەروەردگار ئەم دەڤەرەی ئێمە کە قەڵای ئیسلام خوازان بووە قەڵای کۆمەڵ بووە سوپاس بەخوای پەروەردگار ئینشاءالله ئێمە چاوەڕوانیمانەیە نەکرد لە خەڵکی کۆمەڵ نار لە دەنگدەرانی کۆمەڵ بەڵکو لەسەر جەمچین و توێژەکان کە ئەم جارەش وەکو جارەکانی ڕابردوو دەنگ بدەنەوە بە لیستی کۆمەڵی دادگەری و متمانە بە کاندیدە سەرڕاست و دڵسۆز و بوێر و دلێرەکانی کۆمەڵ بکەن. لە چوارچێوەی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن لا سنووری ئەنجومەنی سەنگەسەر ڕێبوار حەمەد بەرپرسی بازنەی ڕاپەڕین لە وتەیەکدا وتی لە ڕابردوودا کۆمەڵ سەرڕاست بووە لە کاری پەرلەمانی بە جۆرێک یەک پەرلەمانتاری مەیدانی بەقەت 100 ئەندامی پەرلەمان گرتووە. دەژڵێت دوو حیزبە دەسەڵاتدارەکە بەڵێنی شتانێک دەدەن کە 22 ساڵە نوێنەرەکانیان لە بەغداد نەیان کردووە. کۆمەڵ سەرڕاست بووە لە عەمەلی کاری پەرلەمانی. لە باشترین حاڵەتدا ئێمە لە کوردستان 7 پەرلەمانتارمان هەبووە، لە عێراقیش 3 پەرلەمانتارمان هەبووە لە باشترین حاڵەتی کۆمەڵ. باش بەس حزوری کۆمەڵ لە عەمەلی پەرلەمانی بەقەت 3 و 4 و 5 و 6 و 7 بووە. یەک پەرلەمانتاری ئێمە جاری وا بووە بە تاقی تەنها مەیدانی بەقەت 100 پەرلەمانتار گرتووە. ئەوە جگەوە لە عەمەلە پەرلەمانیەکەش سەرڕاست بووی. ئەی ئەوان نوێنەرەکانیان لە بەغدا نەبوون، سەرۆک کۆمار لای ئەوان نەبوو، وەزیر لای ئەوان نەبوو، جێگیری سەرۆکی پەرلەمان لای ئەوان نەبوو. زۆر سەیرە، یعنی ئێستا ئەو دێ ڕیکلامە کات، هێزی دەسەڵاتدار ڕیکلامی ناوێ، ڕابردوەکەی شایەتێتی تو حکومڕان بووی. یعنی معقولە یەکێک بە 22 ساڵ نەیتوانی بێ بیکە، ئێستا بڵێ 4 ساڵی داهاتوو دەتوانم بیکەم. لە زەمەنی زوعفی عێراق نەیتوانی بێ بیکە، ئێستا لە کاتێکی کە عێراق بەهێزە دەڵێ من دەیکەم. ئەو کاتەی ئیعلانی ئابووری سەر بە خۆیان کرد نەیان توانی بیکەن، ئێستا کە نەوتەکەیان تەسلیم کردو بە هەموو شتێکەوە تەسلیمیان کردو هێشتا موچەکەشیان پێدەستەبەر نابێت. کۆمەڵی دادگەری کوردستان لە هەڵبژاردننی ئەم جارە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە لیستی ژمارە 285 ژمارەیەک لە کاندیدی بەهێز و حەقبێژی هەیە. ئومێدیان هەیە دەنگدەرانی کوردستان متمانەیان پێ ببەخشن تا ببن با نوێنەری ڕاستگۆ و ڕاستەقینەیان و شەڕی مافەکانیان لە بەغداد بکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی سەنگەسەر.